هەپەگا یادی فەرماندەی فیدایی ئاپۆیی باز ئازاد پیرۆی بەرز ڕاگرت. هەپەگا لە ساڵیادی شەهیدبوونی باز ئازاد فەرماندەی فیدایی ئاپۆیی ڕایگەیان 15 ساڵ لە ناو ڕێزەکانی گەریلا بەبێ ڕاڕایی و بەبێت و دڵی و بە شێوەیەکی گیانبازانە تێکۆشانی کرد. هێزەکانی پاراستنی گەل هەپەگا ڕایگەیان لە ئەیلولی 2020 لە هەرێمەکانی پاراستنی میدیا فەرماندەی ئاپۆیی فیدایی هاوڕێ باز ئازاد پیرۆ شەهید بوو. لە ساڵیادی شەهیدبوونیدا با ڕێزەوە یادی دەکەینەوە و هەروەها لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە هاوڕێ باز ڕۆڵەی ئازای ئامەد لە کاتی بەشداری بوونەوە تا ساتی شەهیدبوونی 15 ساڵ لە ڕێزەکانی گەریلا بەبێ ڕاڕایی بێت و دڵی و بە هەوڵ و مادووبوونێکی تەواوەوە تێکۆشاوە. هاوڕێمان کە وێنای پاک و بێگردی گیانبازیە لە دڵا خاوێن و بێخەوشەکەیدا کەسایەتی ڕاست و لە خۆبردووی هاوڕێتی لە ناخەوە و بەهێزی خۆی لە دڵی هەموو هەواڵێکی تێکۆشانەکەیدا جێگای کردوتەوە. هەروەها هەپەگا ئاماژە بەوە دەکا ئێمە وەک هاوڕێیانی ئەو لەبەر ئەوەی فەرماندەیەکی فیدایی وەک هاوڕێ ئازاد باز پیرۆمان ناسی و لەگەڵ ئەودا شان بەشانی یەکتر لە پێناو یەک ئاوات و ئامانج تێکۆشین خۆمان بە بەختەوەر دەزانین. بەڵێن دەدەین کە ببینە خاوەن تێکۆشانێک کە شایان یادی ئەو بێت و بەڵێنی سەرکەوتن دووبارە دەکەینەوە. بەو هەستانەوە سەرخۆشی لە بنەماڵەی بە نرخی هاوڕێ باز و هەموو گەلی وڵات پارێزی کوردستان دەکەین. زانیاریەکان لەسەر ناسنامەی هاوڕێ باز ئازاد پیرۆ بەم جۆرەیە. عەبدوڕەحمان ئەکسەل بە ناسنامی باز ئازاد پیرۆ لە ئامەد لەدایک بوو لە 25 ئەیلولی 2020 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بووە. کوردستانیان لە هەرێمی ئێڤری شاری پاریسی فەڕەنسا با پێشنگایەتی تەجەشە و تێکۆژن ڕێپێوانێکیان ئەنجامدا و تشکیان خستە سەر گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان. کوردستانیان دروشمی ناتوانن ڕۆژەکەمان تاریک بکەن و بژی سەرۆک ئاپۆ و پەکەکە گەلە و گەل لێرەیە یان بەرز کردەوە و هەروەها لە ڕێپێوانەکە لە بەردەم شارەوانی دەستی پێکرد و تا ئاوێزگەی شەمەندەفەر بەردەوام بوو. ڕاگەیاندراوێک لە ئاوێزگەی شەمەندەفەر بڵاو کرایەوە و خیانەتی پەدەکە شەرمەزار کرا کە بۆ بەرژەوەندی قیزەونەکانی خاکی کوردستانی پێشکەش بە دەوڵەتی تورک کردووە. کوردستانیان لە هەرێمی ئێڤری شاری پاریسی فەڕەنسا با پێشنگایەتی تەجەشە و تێکۆژن ڕێپێوانێکیان ئەنجامدا و تشکیان خستە سەر گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان. کوردستانیان دروشمی ناتوانن ڕۆژەکەمان تاریک بکەن و بژی سەرۆک ئاپۆ و پەکەکە گەلە و گەل لێرەیە یان بەرز کردەوە و هەروەها لە ڕێپێوانەکە لە بەردەم شارەوانی دەستی پێکرد و تا ئاوێزگەی شەمەندەفەر بەردەوام بوو. ڕاگەیاندراوێک لە ئاوێزگەی شەمەندەفەر بڵاو کرایەوە و خیانەتی پەدەکە شەرمەزار کرا کە بۆ بەرژەوەندی قیزەونەکانی خاکی کوردستانی پێشکەش بە دەوڵەتی تورک کردووە. فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی دەوڵەتی داگیرکەری تورک لە سەرڕێگەی قەمیشل و حەسەکە لە نزیک گوندەکانی کۆتێک و گردێسوور خاڵێکی بردومان کردووە. هەروەها لە ڕێگەی عامود و قامیشلوش لە نێوان گوندەکانی چۆڵبەستان و خێرابەدا ئۆتۆمۆبیلێکیان بردومان کردووە. دەربارەی هێرشەکان زانیاری زیاتر لە ئێستادا لە بەردەستان نییە. چالاکوانانی تەژە لە ئامەد کۆبوونەوە و بەنگەوازیان کرد بۆ بەشداربوون لا گربوونەوەی ئازادی لە 13 تەشرینی یەکەم و وتیان بۆ شکاندنی گۆشەگیری دەچینە گۆڕەپانی وێستگە. تەفکەری ژنانی ئازادی تەژە لە چوارچێوەی خەباتی ڕێکخراوەی خۆی لە بینای پارتی هەرێمە دیموکراتیکەکان دەبەپەی ئاماد کۆبوونەوە و ڕۆژێک لە سەر پرسەکان کۆبوونەوە و پاشان بانگەوازیان کرد بۆ بەشداربوون لە گربوونەوەی ئازادی کە لە 13 تەشرینی یەکەم لە ئاماد ئەنجام دەدرێت. پەرلەمانتاری دەم پارتی ئامەد عەداڵەتکایە ڕایگەیان هەموو کێشەکان پێویستن بە سیاسەتی شەڕەوە وتی دەبێت لە گربوونەوەی 13 تشرینی یەکەم لە ئامەد دەنگ و ناڕزایەتی خۆمان دژی شەڕ و گۆشەگیری هەڵبڕین. هەروەها چالاکوانی تەژە هاناجان وتی لە کەسێتی بەڕێز ئۆجەلاندا تەواوی گەلی کورد گۆشەگیر کراوە بۆ شکاندنی ئەم گۆشەگیریە وەک ژنانی کورد بە ڕەنگ و هەلهەلە و جۆشی خۆمانەوە ڕوودەکەینە گۆڕەپانی وێستگە و چالاکوانانی تەژە عادلە فیدانیش وتی بانگەواز لە هەمووان دەکەین 13 تەشرینی یەکەم با فەلسەفەی ژن ژیان ئازادی لە گۆڕەپانی وێستگەی دەنگی خۆیان هەڵبڕن.
لە بێرنی پایتەختی سوئیسرا لەسەر بانگەوازی پێکاتە سیاسەکان و ڕێکخراوەکانی پەنابەران یاسای دژی پەنابەران شەرمەزار کرا. لە هەڵبژاردنەکانی ساڵی پارتە ڕاستراوەکانی سوئیسرا زۆرینەی پەرلەمانیان بەدەستهێنا و لە دانیشتنی هەفتەی ڕابردوو پەرلەمانی سوئیسرا چەندین یاسای دژی پەنابەران پەسەند کران. چەندین پارتی سیاسی ڕێکخراوی پەنابەران بۆ شەرمەزارکردنی یاساکە چالاکیان ئەنجامدا و لەگەڵ دەرچوونی یاساکە پارتی سوسیالیست کەمپەینی واژۆ کۆکردنەوەی دەست پێ کرد. لە یەک ڕۆژدا 120,000 واژۆ کۆکرانەوە و بەو هۆیەوە ئێستا ڕەشنووسی یاساکە ڕاگیراوە. هەروەها ئەندامانی کۆنسەی کوردی دیموکراتیکی سوئیسرا، جەدەکە سوئیسرا و یەکێتی ژنانی کوردی سوئیسرا یەژەکە سوئیسرا بەشداری چالاکیەکە بوون و لە بێرن ئەندامانی مەجلیسی ژنانی بەرژین زەندا پێویست بە گۆشەگیری سەرڕێبەری گەلی کورد ستاندیان دانا و دەربارەی گۆشەگیری زانیاریان بڵاو کردەوە. سەرۆکایەتی ئەنجومەنی زانکۆی سلێمانی سەبارەت بە دواخستنی دەستپێکردنەوەی دەوام لە زانکۆکەیان ڕاگەیاند. ئاگاداری سەرجەم خوێندەکارانی زانکۆی سلێمانی دەکەینەوە بەهۆی نەگەڕانەوەی وەڵامی تەندەری ئامادەکردن و پاکردنەوەی بەشە ناوخۆیەکان دەوامی خوێندنی زانکۆ بۆ کاتێکی نادیار دوا دەخرێت. هەروە ئەوەشیان خستوێتە ڕوو بە پێی بڕیاری ئەنجومەنی زانکۆ بڕیاروا بوو وەرزی نوێی خوێندن لە وەرزی نوێی خوێندنی 2024 تا 2025 لە ڕۆژی 28 ئەیلول بە فەرمی دەست پێ بکات، بەڵام بەهۆی ئەو گرفتەوە دەوام دوا دەخەن. ڕۆژی 10 ئەیلول ئەمساڵ زانکۆی سلێمانی پرۆژەی تۆمارکردنی بەشە ناوخۆیەکانی با شێوەی ئەلکترۆنی ڕایگەیاند خوێندکاران لە ڕێگەی ئۆنلاینەوە بەشە ناوخۆیەکان وەردەگرن. سەرچاوەیەک لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەبارەت بە ژمارەی ئەو سەرپێچیانەی لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان تۆمارکراوە بۆ میدیای عێراقیەکان دەدوێن. ئەو سەرچاوایانە ڕایانگەیان لێژنەکانی چاودێری بانگەشەی هەڵبژاردن 12 سەرپێچیان لە هەرێمی کوردستان تۆمار کردووە، کە 5 لە هەولێر و 5 دیکەی لە سلێمانی و 2 سەرپێچیش لە دوهۆک و هەروەها هیچ سەرپێچێک لە هەڵەبجە تۆمار نەکراوە و ئاماژیان بەوەش کردووە دوای تەواوکردنی لێکۆڵینەوە و پێداچوونەوە کۆمیسیۆن با فەرمی جۆر و شێوازی سزادانی سەرپێچکاران ڕادەگەێنێت. جێی ئاماژەیە لە 25 ئەم مانگەوە بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان دەستی پێکردو و بڕیارە تا ڕۆژی 15 مانگی داهاتوو بەردەوام بێت. هەروەها ڕۆژی 18 تشرینی یەکەم هەڵبژاردننی تایبەت و 20 هەمان مانگ دەنگدانی گشتی بەڕێوە دەچێت. سەرچاوەیەک لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەبارەت بە ژمارەی ئەو سەرپێچیانەی لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان تۆمارکراوە بۆ میدیای عێراقیەکان دەدوێن. ئەو سەرچاوایانە ڕایانگەیان لێژنەکانی چاودێری بانگەشەی هەڵبژاردن 12 سەرپێچیان لە هەرێمی کوردستان تۆمار کردووە، کە 5 لە هەولێر و 5 دیکەی لە سلێمانی و 2 سەرپێچیش لە دوهۆک و هەروەها هیچ سەرپێچێک لە هەڵەبجە تۆمار نەکراوە و ئاماژیان بەوەش کردووە دوای تەواوکردنی لێکۆڵینەوە و پێداچوونەوە کۆمیسیۆن با فەرمی جۆر و شێوازی سزادانی سەرپێچکاران ڕادەگەێنێت. جێی ئاماژەیە لە 25 ئەم مانگەوە بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان دەستی پێکردو و بڕیارە تا ڕۆژی 15 مانگی داهاتوو بەردەوام بێت. هەروەها ڕۆژی 18 تشرینی یەکەم هەڵبژاردننی تایبەت و 20 هەمان مانگ دەنگدانی گشتی بەڕێوە دەچێت. سەرۆکایەتی ئەنجومەنی زانکۆی سلێمانی سەبارەت بە دواخستنی دەستپێکردنەوەی دەوام لە زانکۆکەیان ڕاگەیاند. ئاگاداری سەرجەم خوێندەکارانی زانکۆی سلێمانی دەکەینەوە بەهۆی نەگەڕانەوەی وەڵامی تەندەری ئامادەکردن و پاکردنەوەی بەشە ناوخۆیەکان دەوامی خوێندنی زانکۆ بۆ کاتێکی نادیار دوا دەخرێت. هەروە ئەوەشیان خستوێتە ڕوو بە پێی بڕیاری ئەنجومەنی زانکۆ بڕیاروا بوو وەرزی نوێی خوێندن لە وەرزی نوێی خوێندنی 2024 تا 2025 لە ڕۆژی 28 ئەیلول بە فەرمی دەست پێ بکات، بەڵام بەهۆی ئەو گرفتەوە دەوام دوا دەخەن. ڕۆژی 10 ئەیلول ئەمساڵ زانکۆی سلێمانی پرۆژەی تۆمارکردنی بەشە ناوخۆیەکانی با شێوەی ئەلکترۆنی ڕایگەیاند خوێندکاران لە ڕێگەی ئۆنلاینەوە بەشە ناوخۆیەکان وەردەگرن. دەستپێشخەری نێودەوڵەتی دادپەروەری بۆ ناگیهان ئاکەرساڵ
کە ساڵی ڕابردوو بە ئامانجی پاراستنی مافی ژنان و سزادانی بکوژی ناگیهان ئاکارسەڵ لێکۆڵەر ڕۆژنامەوان و ئەندامی ناوەندی ئاکادمیایی ژێنۆلۆژی کە لە 4 تشرینی یەکەمی 2022 لە شاری سلێمانی بە دەستی دەوڵەتی داگیرکەری تورک و دەستی ناوخۆی تیرۆرکرا دامەزراوە و ئەمڕۆ بانگەوازێکی بڵاو کردەوە. لە بانگەوازەکەی داهاتووە سەرڕای ئەوەی کا بکوژی ناگیان ئاکارسەڵ ئیسماعیل ڕەستیم ڕەفعەت پەکەر کە وڵاتێکی تورکیایە سزای لە سێدارەدانی بەسەردا سەبێنراوە، بەڵام ئەم سزایە بۆ ڕایگەشتی و بۆ بنەماڵە و کەسوکاری ناگیهان ئاکارسەڵ ڕانەگەیاندراوە. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا بۆ ناگەهان ئاکارسەڵ و هەموو ئەو ژنانەی با دەستی دەوڵەتی داگیرکەری تورک تێرۆر کراون بانگەوازی بۆ دادپەروەری کرا و داواکرا کە تاوانەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بێسزا نەبێن و ڕێوشوێنی دەست بەجێ و کاریگەر بگرنە بەر. بیسەرانی هێژا بەم جۆرە گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆمان بمێنن لا